قديمة بعد تقريبا 15 سنة 16 سنة. لەگەڕەکی کریسیانەکانی شاری قودسی دێرین دوکانێکی میراتی چیرۆکی خێزانێک دەگێڕێتەوە کە لە کاتی فەتحی ئەیوبیەکاندا لە کوردستانەوە کۆچیان بۆ شاری قودس کردووە و سوور بوون لەسەر مانەوە لە شارەکە و ڕەتیان کردووەتەوە بگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان. عەبدوڵڵا ئەیوبی خاوەنی دوکانەکەیە و دەڵێت ئەم پیشەی لە باوکی و پێشتریش لە باپیریەوە بۆ ماوەتەوە کە لە ساڵی 1960ەوە دەستی پێکردووە. الأصل تبعتنا اللي هي كردستان العراق. لەو کاتێک کە قودس لەسەر دەستی سەلاحەدینی ئەیوبی ڕزگار کرا، ئێمەش لەو خێزان و بنەماڵان نەبین کە ماینەوە و نەگەڕینەوە بۆ زێدی خۆمان. ئێمە خەڵکی کوردستانی عێراقین. ئەم پیشەیەش لە باپیرمەوە دەستی پێکرد کە لە منداڵیەوە دەستی بەم کارە کردووە. سەرەتا بە شێوەی گەڕۆک بووە، دواتر دوکانی کردووەتەوە. باپیرم پێشتر فرۆشیارێکی گەڕۆک بووە و بە کۆڵانەکانی شاری قودسی کۆندا گەڕاوە و جلوبەرگی فۆلکلۆری فەڵەستینی فرۆشتووە، پێ نمونەی عەگاڵ، حەتە، چەفتە و لەچک و جلوبەرگی ڕازاوە. دواتر کردوێتی بە دوکان. احنا تعلمنا هاي الصنعة من الفلسطينيين. اما الجداد بيقولوا لك احنا تعلمنا. دوکانەکە تایبەتە بە دروستکردنی بەرهەمەداری نەدەستیەکان کە تایبەتمەندی کە لە پووری فەڵەستینی و شامیان هەیە. لە دیارترین ئەو شتانی کە دروست دەکرێن بریتین لە سندوقی دیاری و مێزی شەترەنجی نەخشێنراو کە بە سەدەف داڕێژراون. ئەیوبی دەڵێت ئەم کارە دەستیە وردە پێویستی بە لێهاتوویی و ئارامگری هەیە چونکە دروستکردنی سادەترین پارچە لە 2 ڕۆژەوە تا هەفتەیەک کاتی دەوێت. عەبدوڵڵا ئەیوبی ئاماژە بەوە دەکات دوای شکستی فەڵەستینیەکان و داگیرکردنی خاکی موسڵمانان لەلایەن گروپەکانی مافیایی زایۆنی کە ناونراون نەکبە و نەکسە، ئەم پیشەیە بەهۆی بازرگانە فەڵەستینیەکانەوە لە قودسەوە گواسترایەوە بۆ سووریا و دواتر تەشەنەی کردووە. لە دوای پەتای کۆرۆناوە لە ساڵی 2020 جموجۆڵی گەشتیاری زۆر دابەزیوە و تا ئێساش بەردەوامە. بەتایبەت زۆر کاریگەری لەسەر قودسی دێرین هەبووە. هەندێک ڕۆژ تەنها بۆ ئەوە دەین کاڵاکان و دوکانەکە پاک بکەینەوە بەبێ ئەوەی یەک کڕیاریش بێتە ژوورەوە. بەڵام ئێمە بەردەوامین و پشتیوان بە خودا نەوە دوای نەوە ئەم پیشەیە دەپارێزین. لە دوای ڕزگارکردنی قودس لەسەر دەستی سەرکردەی ناوداری کوردان سەلاحەدینی ئەیوبی، هەزاران خێزانی کورد لە قودس و غەزە و ناوچەکانی دیکەی فەڵەستین نیشتەجێ بوون و نەگەڕانەوە. ئەوان سەرەڕایەوەی بوونەتە عەرەب، بەڵام تا ئێستاش پارێزگاریان لە ناسنامە و ڕەچەڵەکی خۆیان کردووە و شانازی بەوە دەکەن کەنەوەی سەلاحەدینن.